کوردستان لە بێئاویدا و لە لافاودا هەر دەخنکێت. هەولێری پایتەخت لە بری دووبەی خەریکە دەبێتە کەنەراوەکانی ئیتالیا. هاوڵاتیان نازانن داوا بکەن ساڵ تەڕ و تووشی بێت یان وشکە ساڵی، چونکە هەر کامیان بێت بەشی ئەمان هەر خنکانە. خنکانێک لە بێئاوی و چاوەڕوانی تەنکەرێک ئاودا، خنکانێکی تر لە ژێر ڕەحمی یەکەم دڵۆپەبارانی ساڵدا. لافاو مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ شارەکانی کوردستان و کوردوتەنی دەست و پەنجەیان پێکەوە نەرم کردووە. لەگەڵ دابارینی یەکەم دڵۆپەبارانی بەخۆردا شەقامەکانی کوردستان دەبنە مەلەوانگە و کۆڵانەکان دەبنە ڕووبار و ئۆتۆمبیل و پێداویستیەکانی هاوڵاتیان لەگەڵ خۆیان ڕاپێش دەکەن. ساڵ بە ساڵ ئەم دیاردانە زیاد دەبن و کەسیش نییە خەمێکی جددیان لێ بخوات. هەموو ساڵێک کۆمەڵێک بڕیار دەردەکرێن و کە بارانەکە خۆشی کردەوە ئیتر ئەوانیش بیر دەچنەوە. ئەوە ماوەی چەند ساڵێکە دەسەڵات بانگەشەی بە دووبەیکردنی هەولێر دەکات و هەموو ساڵێکیش یەکەم باران دەبێتە مای زیان و نەهامەتی بۆ دانیشتوانی شارەکە و زیانێکی گەورەیان بەردەکەوێت. ئەگەر ساڵانی تر گەڕەکە هەژارنشینەکان تاکە قوربانی لافاوەکان بووبن، ئەوە ئەم ساڵ یەکەکانی نیشتەجێبوون و گوند و شارە مۆدێرنەکانیشی هاتە سەر و گەورەترین زیان بە ئەوان کەوت. سلێمانیش هیچی کەمتر نییە لە هەولێر و لەوێش زیانەکان هێندە زۆرن کەمایی نیگەرانی هاوڵاتیانن. گەڕەکە هەژارنشینەکان و ڕاقیترین گەڕەکەکانی شار پێکەوە دەبنە قوربانی و لافاوێکی زۆریان تێدا کۆ دەبێتەوە. ساڵانە حیزبەکانی دەسەڵات و بەشێک لە ئۆپۆزیسیۆنیش لەسەر ئەم دیاردانە دەست دەکەن بە موزایەدە و ململانەیەکی توند و زۆر کات گاڵتەکردن بە یەکتر، وایە لە زۆنێک باشتر خزمەت کراوە لە زۆنێکی تر کەمتر کراوە. لە بانگەشەکانی هەڵبژاردنیشدا بابەتی خزمەتکردن و ئاوەدانی یەکێکی ترە لە بابەتە گەرمەکانی بانگەشەکان و یەکتری پێ تاوانبارەکەن. هەر حیزبە و باز لە سەروەریەکانی خۆی دەکات لە بواری خزمەتگوزاری و ئاوەدانیدا. لەلایەک پارتی باز لات بە دووبەیکردنی هەولێر دەکات و یەکێتیش لەلایەکی ترەوە باز لە ئازادی سلێمانی دەکات. هەر چەند ڕۆژێک پێش ئێستا لە هەولێرەوە پارتی دەیوت ئێمە هەولێرمان کردووەتە دووبەی و زۆر لە پێش شارەکانی ترەوەیە و بۆتە بووکی جوانی ناوچەکە. یەکێتیش دەیوت دووبەی بۆ خۆتان و هەولێر بدەنەوە بە هەولێریەکان و ئێمە گەڕەکە هەژارنشینەکانی هەولێرمان دەوێت نەک کۆشک و تەلارەکانی. بەڵام ئەوە تا ئێستا هەولێر و سلێمانی بوون بەژێر لافاوە و هیچ کامیان فریای ناکەون. نە ئەم خەمی دووبەی دەخوات و نە ئەوی تریش خەمی پیرەقەڵا و شاری زێڕین و سابونکەران و بەختیاری. شاری زێڕین و گوندی کۆری یەکێک لە پرۆژە گرانبەها و نوێ و بە نرخەکانی هەولێرن. لەسەر نوێترین شەقامی شار بنیاد نراون، بەڵام بەرگەی یەکەم بارانی ساڵیان نەگرت و پێدەچێت دانیشتوانەکەی چۆڵی بکەن، چونکە بەو پێ بێت ژیانی تێدا نابێت بۆیان. چەند مانگێک بەر لە ئێستا شارەکانی کوردستان دەیان ناڵان بەدەست بێئاویەوە و هاوڵاتیان هاواریان لێ بەرز بووە. ئێستاش جارێکی تر شار و گەڕەک، هەژار و دەوڵەمەند هاواریان لێ بەرز بۆتەوە و خەریکە دەخنچێن. ئاخۆکەی حکوومەت دەتوانێت هاوڵاتیەکانی بێخەم بکات لەوەی بە ئارامی وەرزێک تێپەڕێن و خەمێکی لەگەڵ نەخۆن؟ ئاخۆکەی بەهۆش دێنەوە و دەتوانن کارێک بکەن کە ئەم بارانەی ئێستا بەلێزمە دەبارێت لەبری ئەوەی ببێتە مایەی ترس و زیان بۆ هاوڵاتیان، بیکەنە مایەی خێر و خۆشی و لە بەنداوەکاندا گلی بدەنەوە و بۆ هاوینان هاوڵاتیان لە خەم بڕەخسێنن.